خوبا تەسریحی دا و تێکی دا بۆیە ئەمە بابە وڵات و ئاوا ناچێ بەڕێوە ئەم دڵە ڕاوکەیە کە هەیە هەموو مانگێک دەستمان لەسەر دڵمانە هات نەهات ئەم دیاریە باوەڕکە وڵاتەکەی هیلاک کردووە. لو تصاور وقايمي إذا لم تستحي فاصنع ما شئت. أي هرتو نبوي دتقول بابا أوتسيا عند باسي متدكن حيامان سولا قنصلي وسفارة كاني دروي ولاطان والله أو ياري إيوا خلشي هلاك كردوا. دتسم ركوتن دقل بغداد كانوا دواتر بيو بامن ناب. فيش هالبجاردن داولة متسخوران دكن هجماري مسرور برنكنوا دواي هالبجاردنيش سباسي عالي مقام مسرور بارزاني دكي. كلوت في كردوا فرمانبري خوي ناردوا كهجماري من التبقينه. بەڵێ وڵات ئاوا بڕێوەناچێک کە ئێوە دەیکەن حەلەکەی زۆر ئاسان بڕیاری دادگای فیدرالی بە تەوتینی موچە وەک خۆی جێبەجێ بکەن و ئیتر هیچی تر نەموچەخۆر هیلاک دەبێ و نە ئێوەش ڕەزاتان لەوە قورستر دەبێ هەموو ڕۆژێک شاندنێن بۆ بەغدا بۆ سوالی موچە و پارەی هەرێمیش بۆ خۆتان و کۆمپانیا و بنەماڵەکانتان گلدنەوە هەر لەبەر ئەوەیە ئێمە شەڕی تەوتین دەکەین بۆ ئەوەی خەڵکی کوردستان لەو چیرۆکە بێکۆتایی هات و نەهاتی موچە ڕزگاری بێت.